هەنگەوانانی ڕۆژهەڵاتی کوردستان ساڵێکی دژوار بەڕێدەکەن، ماندووبوونێکی زۆر و داهاتێکی کەم. ئەوان لێرە لە شاری شنۆ دەڵێن گرانی پێداویستەکان و لەسەری هەموو یوانەوە شەکر لەلایەک و کەمی نرخی هەنگوین لەلایەکی دیکە وای کردووە نەتوانن سوودێکی زۆر لەو هەموو ماندووبوونە وەربگرن. ساڵانە تووشی کێشەیەکمان لە نەزەر اقتصادیەوە شەکرەکە گران بۆ و هیچ گونە خێرێکمان نەبووە چەند ساڵانە، بەڵام قودرەتی خەریدی خەڵکیش لەبەر تەوەڕوومی اقتصادیەوە زۆر هاتۆتە خوارێ و لەلایەکرا خەڵک ناتوان هەنجونەکان بکرە و لەزەر ئەوە لە زەرەرەی. تەنیا لە پارێزگای ورمێ زیاتر لە 30,000 تۆن هەنگوین بەرهەم دێت، هەر بۆیە بە ناوەندێکی گرنگی هەنگوینی کوردستان و ئێران ناسراوە. پێشتر بەهۆی کەش و هەوای گونجاو زۆرتر لەو ناوچانە هەنگ بەخێو دەکرا، بەڵام هەنگەوانان دەڵێن وشکە ساڵی ڕووی لەوانش کردووە و ئێستا بەرهەمەکەیان لە ڕووی چۆنیەتیش وەکو جاران نەماوە. تای شەکری دەکرین بە میلیۆنە کونیوی و دوایەکانەش دەمەقابلی ویدا هەنجونەکەی چلوی دەفرۆشین بە 50,000 واقع حەسەر فەرمان بۆ ناکاتن. جا ئەو جوورێکە دەڕواتە پێشێ و ئیشکە ساڵی و نەبوونی شەهد لە دەرێ و وردە وردە وان لێ دەدەین کە واقعان بەشەکانمان خڕکەینەوە نە ئۆرگانێک نە مەسەلەن جەهادی کشاوەرزی ئەوەی کە بێعمایەتمان لێ بکە و هەنجونەکانمان لێ بکرێتەوە بە قیمەتێکی مشەخص ئەو کارە وجودی نێ و لێمان ناکردنەوە. کڕیاری ئەو هەنگوینە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان کەمن، هۆکارە کەشگرانی و دابەزینی توانای کڕینە، هەر بۆیە ئەوان دەیانەوێ هەنگوینەکەیان بۆ وڵاتانی دەوروبەر هەناردە بکەن، بەڵام خۆیان دەڵێن حکوومەت بۆ ئەو کارەش ئاسانکاریان بۆ ناکات.